دیارە لە کۆبوونەوەی ڕابردوومان کۆبوونەوەی پێشووترمان بەڕوونی داوامان کرد لە حکومەت کە دەبێت حکومەت بە پەلە دەستکا بە دابەشکردنی موچە بە تایبەتی لەم وەزعی کۆرۆنایە بۆ وەزارەتی تەندروستی لە دوای ئەوەش بۆ وەزارەتەکانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ وەکو یەکێتی دژی کەمکردنەوەی موچەین و لەو کۆبوونەوەیە بە تەواوەتی ڕەتمان کردەوە کە موچە کەم بکرێتەوە و ئەوەی کە ئێستا هەیە ڕەنگە لەم کۆبوونەوەی داهاتوومان کە بەم نزیکانە بیکەین تاوتوی ئەم بابەتە بکەین و هەموو بژاردەکان هەڵسەنجێنین وەکو یەکێتی هەنگاوی پێویستنی تەگرینە بەر بۆ ئەوەی کە کەمکردنەوەی موچە نەچێتە سەر ئەم بڕیارە بەڕاستی ئێمە بە بڕیار هەر لە ڕابردووش و ئێستش بە بڕیارێکی خراپمانداناوە و چاوەڕێمان نەکردووە کە موچەکەم بکرێتەوە لەبەر ئەوەی وەختێک دەتوانی موچەی خەڵک کەم بکەیتەوە کە تۆ موچە لە کاتی خۆی دابدەیت لە ئێستادا موچە لە کاتی خۆیدا نادرێ بۆیە پێمان وایە کە ئەم بڕیارێکی دروست نییە لەم کاتەدا ئەمە ڕەئی ئێمە بووە هی مەکتەبی سیاسی یەکێتی لە کۆبوونەوەی پێشووترمان کە پێمان وا بوو حکومەت دەبێت دەستکا بە دابەشکردنی موچە بە تایبەتی تەندروستی و پێشمەرگە نەک دەست بە کەمکردنەوەی بکات لە دوو سەرەوە بڕیارەکە بڕیارێکی دروست نییە یەکەم کە خەڵک ئێستا نەخۆشی کۆرۆنا هەیە لە ڕووی دەرونیەوە خەڵک زۆر بێتاقەتە و هەموو کەس بێتاقەتە و خاڵی دووهەمیش تۆ خۆت موچە لە کاتی خۆیدا نادەی بۆیە ناکرێت ئێستا دەستکاری بکەیت